بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایشێکی شیا و نەبڕاوە بۆ خوای بەدیهێنەرمان لەسەر تەواوی ئەو بەخشانەی کە مرۆڤ لە ژماردن و زانینیان دەستەوەستانە. درود و سڵاوات و میهرەبانی خوا لەم ڕۆژە پیرۆزەی هەینیدا دەخوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری نوری چاو و پێشەنگ و ئاوا هەڵگری بەرەو خواچوون حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. سڵاو و ڕێز و حرمەتێکی زۆرم بۆ ئەوەی عزیز و خۆشەویست لە ئاو و هەوا سازگار و فێنکەکەی پێنجوێن و گەرمکەوە سڵاو و حرمەتم بۆ ئێوە دووپا دەکەمەوە. ئەم مەڵقەی بەرنامەکەم پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست دەکەم. لە مەڵقەی بەرنامەکەتاندا قسە دەکەین لەسەر پێگە و فەزڵ و گەورەیی و ئەرک و مافی دوو چین یا دوو کەسی زۆر پیرۆز و قەدر لێگیراو لە ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەوانیش بریتین لە دایک و باوک. من تەواوی ئەو فەرموودە و ئاەتە پیرۆزانەی کە لە وەسف و پیا هەڵدان و مەدح و سەنای ئەم دوو مرۆڤە ڕەنج دەرەی کە بۆ خزمەتی مناڵ هاتوونەتە مەیدانەکە و هەڵدەگرم بۆ میوانەکەم با ئەو باز لە ئەو ئاەت و فەرمودانە بکە کە باز لە فەزلی دایک و باوکەکەن تەنها ئەوەی کە بزانین ئێمە دەبێت تا مردن قەرزاری دایک و باوکمان بین و وەفادار بین بەرامبەریان و تەنانەت دوای مردنیش هەمیشە دەستی دوعا و پاڕانەوە و نەزامان لە لای خوای گەورە بۆ ئەوان بەرز بکەینەوە تا خوای گەورە پلە و پایان بەرز بکاتەوە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا بەختیار پێنجوێنی زانای ئاینی باز لە فەزل و پێگەی دایک و باوکەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. مامۆستاگیان خوای گەورە پاداشتی خێر بداتەوە و تەعاتی عیبادەتی ئەم ڕۆژەشت پیرۆز بێت. سپاس بەو دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. یاخوا بەخێر بێن. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پاش بەخێراتنی بەڕێستان و کەناڵە جوانەکەتان بۆ ئەم دەڤەرە کە سەرەتا پێم خۆش و سپاسی باشتان بکەم چونکە ئێوە ئەمە یەکەم جار نیە چەند جاری تر بەسەرتان کردوونەتەوە هەمووکو ناحیەکە و هەمووکو مزگەوتەکە. خوای گەورە بەرەکەت خاتە کەناڵەکەتان، بەرەکەت خاتە کار و پرۆژەتان. بێگومان ئەو بابەتی کە بەڕێستان هەڵتان بژاردووە بابەتێکی گرنگە چونکە قورئان گرنگی پێداوە، گرنگە چونکە ڕەسوول الله صلی الله علیه و سلم گرنگی پێداوە بە فەرمودەکانی، گرنگە چونکە سەحابەکان لە ژیانی عەمەلیانە جێبەجێیان کردو و پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئەو کارانە ڕێنمایی کردوون. بۆیە قورئان بە سیغەی جیاواز باسی چاکەکردن لەگەڵ دایک و باوکەکە، چونکە دایک و باوک دوو نیعمەتن کە خوای پەروەردگار ئەیدا بە ئینسان ئەبنە سایە و سابات و سێبەرێک کە بنەماڵەیەک بە کوڕ و کچوو برا و خوشکەکانەوە کۆ ئەبنەوە لە سایە. یەکتر ناسین و تەبایی و خۆشەویستی لە سایە نادروست ئەبێت و هەر کاتێک کەلێن و کەم تەرخەمیەک لە باوک و دایکەکە دروست بێت سایە و سێبەر و ساباتەکە لەزەت و تام و خۆشیەکانی کەمەکاتەوە. بۆیە خوشک و براکان پەرتەوازەی و بڵاوی یەک ڕویان تێەکە. بۆیە بەرەکەتی دایک و باوک تەنها ئەو کەسە هەستی پێەکە کە لی بێبەشە، تەنها ئەو کەسە هەستی پێەکە کە خوای پەروەردگار تاقی ئەکاتەوە بە لە دەستدانی باوک یان لە دەستدانی دایکیان هەردووکیان. بۆیە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین چاکە بکەین لەگەڵ دایک و باوکمانە. بە شێوازێکی تر ئەم فەرمانانەی خوای پەروەردگار هەموو مرۆڤایەتی یەکرێتەوە، چونکە زۆرینەی مرۆڤایەتی ئەیان ئەبن بە دایک و باوک، زۆرینەی زۆری مرۆڤایەتی ئەبن بە باوک و بە دایک، چونکە ژیانی دایک و باوکێک لەدایک ژیانی هاوسەری پێگەین. کەواتە کاتێک کە فەرمان کراوە بە ئێمە لەگەڵ دایک و باوکمانە چاک بین، دیارە فەرمان کراوە بە نەوەکانیشمان لەگەڵ ئێمە هەیە چاک بن. کەواتە چاکەیە کە سیلسیلە هەتا ئەکو قیامەت بەردەوام بێ. بۆیە خوای پەروەردگار لە قورئانە بە چەندین ئاەت وەسفی کرد وەقەضا رەبوک، بەو شەی قەضا باسی کردواتەوە ئەمەرە رەبوک، فەرمانی خوا، فەرمانی خوای پەروەردگار شتێ فەرمانی پێەکا کە گرنگ بێ، کە بایەخدار بێ، کە خێر و خۆشی و بەختەوەری مرۆڤەکان و بەندە چاکەکان و ئیماندارانی تیابێت. بۆیە لەگەڵ ئەوەیشە کە فەرمانی پێکردو بە وەقەضا بە وەصەیناش وەصیەتیش کرد وەصەینە الئینسانە بیوالیدەیهی حوسنا، یعنی وەصیەتی خوای پەروەردگار بیکات هەر ئەوش فەرمانە، چونکە وەصیەتە لە خواوە بە فەرمانە بیوالیدەی حوسنا، یعنی ئەبێ ئیتر مەجاری چاک ئەوە نییە ئینسان بڵێ ناتوانم چاکەکەم پێم ناکرێت، ئەبێ ئیستیطاعی خۆی
چەندێک هەیەبی خاتەگەڕ بۆ ئەوەی خزمەتی ئەو دوو مرۆڤە بکە کە باوکو دایکن بوون بە سابات و سێبەر بووە، چونکە لە سایە گەشەی کردووە، لە سایە گەورە بووە، لە خوێن و گۆشت و ئێسقان و ڕنج و ماندووبوون و ئارەقی ئەوان بۆ ئەم هاتۆ ئەمی کردە بە پیاوێکی دیار، بە کەسێکی لێزان، بە کەسێکی قسەزان، بە کەسێک کە ڕۆڵ ببینێت لە کۆمەڵگەیە، بە کەسێک کە لە ژیانە جێگەی دیار بێ وەجێی باوکو دایکی بگرێتەوە و باوکو دایکی سبێ شانازی پێوەکەن و بۆ قیامەتیشی گەورە بێ. و هەر قورئان بەتەنها ئەوە نییە بڵێ فەرمانی بە ئێمە کرد بێ، بەڵکو فەرمانی بە قەومەکانی پێش ئێمەش کردەوە. مەسەلەن لە ئاەتێکی ترە خوای گەورە فەرمووی وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا. يعني لە بني إسرائيل خوا پەیمانی لێ وەرگرتوون کە تەنها خوا پەرستن و لەگەڵ باوکو دایکیان نەچاک بن. پەیمانی لە بني إسرائيلیش وەرگرتەوە خوای پەروەردگار، واتە قەومەکان یەک بە دوای یەک، پێغەمبەران یەک بە دوای یەک خوای پەروەردگار ڕێنمایی کردوون کە چۆن خوای پەروەردگار بەتەنیا ئەپەرستن لەگەڵ باوکو دایکیشیان چاک بن. و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر باسی کردووە، زۆر گرنگی پێداوە، زۆر بایەخی پێداوە، چونکە فەرمودە شیکار و ڕافەکار و ڕوونکەرەوەی قورئانی پیرۆزە لە ڕووی عەمەلیەکەی و لە ڕووی نەزەریەکەی. بۆیە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم گرنگیەکی تایبەتی پێداوە، بە تایبەتی لەو زەمانەیشا کە ئینسانەکان زیاتر پێویستیان بەنەوە بووە. لە ئێستا لەوانەیە هەندێک شوێن هەبێ خانەی پیران و هەندێک شوێن هەبێ لەلایەنی حکوومەتەوە تۆزێ بایەخ هەبێت لە هەندێک شوێن وڵاتە پێشکەوتوەکانی شتانە، بەڵام ئەو زەمانانەی ڕابرد ئەوانش نەبووە، ئەو بایەخ پێدانانەی باوکو و پیر و بەتەمەنەکانمان نەبووە. بۆیە کە خوای پەروەردگار وەسیەت دەکات هەتا ئەتوانن چاک بن لەگەڵ دایک و باوکتانە، تەنانەت بە شێوازێک وەسیەتەکە ئەکا خوای پەروەردگار ووصينا الإنسان بوالديه إحسانا وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما. ئەگەر هەوڵیشیاندا باوکو دایکەکە تووشی شیرکت کەن، تووشی هاوبەش بۆ پەیداکردنت کەن لە فەرمانی خوا و ڕێنمایی پێغەمبەر لاو بن فلا تطعهما. لە ئاەتێک ترا فەرمێ لەگەڵەوەی کە گوێڕایالیشان ناکەی وصاحبهما في الدنيا معروفة، گوێڕایالیان ناکەی لەوەی کە شەریک بەخوا ئەنجام بی، بەڵام بێ مامەڵەی جوانیشان لەگەڵا بکەی لە دنیاە، بە جوانی مامەڵەیان لەگەڵاکەی، بە جوانی لەگەڵیانە بدوێی، بە جوانی لەگەڵیانە ڕەفتار بکەیت و هەڵسوکەوتکەی بە شێوازێک کە دایک و باوکەکە هەست بکە کە کوڕێکی بەوەفای، کە نەوەیەکی شتی لە بەرچاوە، کە مناڵی خۆت و لەبیر نەچۆتەوە، کە سەرەتا و هەرزەکاری خۆتی لەبیر نەچۆتەوە، کە سایە و سێبەرێکی پڕ لە نیعمەت و ڕەحمەت بووە کە خوا پێی بەخشیوی. ئێستا ئەوان محتاج بوون تۆبی بە سایە و سێبەر و سابات بۆ ئەو دایک و باوکە کە کەوتونەتە لا تووشیان پێێتە. حکمەتی ئەم هەموو مامەڵە جوانە بۆچی؟ ینی بۆ نمونە ئەگونجێ هەموو دایک و باوکەکان ئەهلی دین و خواپەرستی و ڕوو لە خواکردن نەبن، بەڵام ئەبینی بۆ نمونە لە ناو ئاینا پێغەمبەران، عولەما، شەهیدان، ڕازگۆیانمان هەن، بەڵام ئەبینی خوای گەورە لە دوای شەریک بۆ خۆی بڕیار نەدان چاکەکردن لەگەڵ دایک و باوکە باچی وەکو جەنابیشت لە ئاەتەکەوە هێنات ئەهلی خواپەرستی و هاوڵ بۆ خوا بڕیاردانیش بن. ئەم هەموو حکمەتی ئەم هەموو چاکەکردن و تەعامل جوانە بۆچی ئەگەڕێتەوە؟ سەرەتا لەوە دەست پێەکە کە ئینسانی مسلمان خوای پەروەردگار وای فێر کردووە چاکەی هەموو کەسێک بنرخێنێ، بە تایبەتی ئەوانەی کە ئەقرەبین لە پێش هەمویانەوە لە پاش خوای پەروەردگار باوکو دایکە. ئینسان نابێت چاکەی هیچ کەسێک فەرامۆش بکە، چونکە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم وای فێر کردووە، چونکە ئەگەر چاکە فەرامۆش کرا ئەو کاتە ئینسانەکان دەستیان لە چاکە شل ئەبێتەوە. ئینسان ڕەدی جەمیلی هەیە، وەڵامدانەوەی جوانی هەیە، پێزانینی هەیە، بۆیە خوای پەروەردگار نەک فەرمێ هەر چاکەشیان لەگەڵا بکەنەوە وصی بیوالی فەرمێ ئەنیشکر لی ولیوالدیک ئیلی المصیر. لەسەر زمانی لوقمان باسیەکە لە سورەتی لوقمانە، یعنی فەرمێ سوپاسی من و باوکو دایکیشت بکە، یعنی ئەبێ سوپاسی خوای پەروەردگار چۆنێک ئەنیشکر لی ولیوالدیک سوپاسی من و باوکو دایکم، ئەمجا فەرمێ ئیلی المصیر، ئەمجا ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار، چونکە گەڕانەوە بەلای خوای لەسەر ئەو سوپاسە پاداش وەرەگریتەوە، لەسەر ئەو پێزان. بۆیە لە بەرامبەر ئەوەی کە شەرع باسی چاکەمان بووەکە، باسی حقوقیشمان بووەکە، واتە بر الوالدین چەندێک فەزڵی هەیە، حقوق و سزادان و خراببوون لەگەڵ باوکو دایکیشە ئەوەنە سزا و ناڕەحەتی و ئازاری هەیە. بەڵکو ئێمە فێرکراوین تاوەکو باوکو دایکەکان دەستیان لە بەخێوکردنی مناڵەکانیان شل نەبێتەوە، دڵیان سار نەبێتەوە، نەڵێن بەخۆ مناڵ هیچ وەفایەکی نییە و کورە خۆ لەگەڵ کیا هیلاکەکەیت و تەمەنی خۆ بۆچی سەرفەکەیت و ڕشی خۆ بۆچی سپی ئەەکەیت و سەری خۆ بۆ سپی ئەەکەیت و ئەمانە بۆی دایک و باوکان دڵیان خۆش بێ بەنەوەکانیان هەستکەن کە ئیتر سبەینێ ئاوارە نابن، سبەینە بێخانە و لانە نابن، سبەینێ کەسێک هەیە کە ئەمان ڕەنجیان بۆ دا و ئەوان قەرەبویان بۆ ئەکاتەوە. جا بۆیە
ئەگەر هەڵەنە بە یەکێک لە زانایان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی ئەفەرمێ لە خراپترینی زەحمەتەکان کە ڕوو ئەکاتە ئینسان لە دنیادا کە نمونینی ئەوەی ئینسان نەوەی خراپی بێ کوڕی خراپی بێ چونکە ئەفەرمێت مثلەن بەبێ شەهادە ئینسان بەدبەخت نابێت بەبێت تیجارەتی گەورە و داهات و دەرامەتی زۆر بەدبەخت نابێت خراپ نابێت لە ژیانە خەمبار نابێت و هەروەها بەبێ پۆست و پلەپایی دنیایی ئینسان خەمبار و بێتاقت نابێت ژیانەتوان بکە بەڵام نەوەی خراپ کە لە ئینسان لە ماڵی ئینسانە هەبوو ئینسان هەموو خۆشیەکانی لێ تێگەچێت بەڵام کە نەوەی ساڵح لە هەج ماڵێکە هەبوو لە پەنای هەرج دایک و باوکێکە هەبوو لە نزیکی هەش دایک و باوکە ئەو دایک و باوکە هەچی ناڕەحەتی و خەم و خەفتیانە ئەڕوا هەموو خۆشیەک ڕویان تێکە چونکە هەست دەکەن کەسێک لە پەنایان هەیە بایەخیان پێدا نەخۆشە بایەخی پێدا پێویستی هەیە بەدەمیەوە ئەبێ ناتوانێت دەستی ئەگرێت ئەبێ بە گۆچان بۆ کاتی پیری ئەبێ بە دەرمان بۆ کاتی نەخۆشی ئەبێ بە گەرما بۆ کاتی سەرما ئەبێ بە فێنکی بۆ کاتێکە پێویستی پێیەتی یعنی لە ڕاستیە لە هەموو کاتەکان ئەم نەوەیە بێتە نەوەی ساڵ بۆیە ئێمە نەک فەرمانمان پێکراوە لەگەڵ باوکو دایکمان لە چاک فەرمان پێکراوە لەگەڵ ڕەفیق و هاوڵ و دۆست و خۆشەویست و نزیکەکانی دایک و باوکشمانە چاک بین تەنانەت لە فەرمودەکان فەرمێ ئەبەر البر ئەفەرمێ لە چاکترینی هەرە چاکەکان ئەوەیە کە ئینسانی مسلمان لەگەڵ ڕەفیق و دۆست و نزیک و خزمەکانی باوکیا کەس سەردانی کردو کە پێکەوە گەورە بوون کە باوکی خۆشی بیستووە کە خێری باوکیان ویستە کە پێکەوە پەیوەندیان هەبوو چاکە بکات جا ئینسان لەگەڵ ڕەفیقێکی باوکیا و لەگەڵ دۆستێکی باوکیەوە لەگەڵ نزیکێکی باوکیا بە ئەبەر حساب ئەبێ لەگەڵ باوک و دایکەکەیە چەندێک بێ لەڕاستێ بەڵام خاڵێک هەیە کە پێویستە ئاماژەی بکەن ئەوەیە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەزلی باوک کەم لە دوای فەزلی دایکەوەیە چونکە دایک مادەم لە ناو ڕەحەمە نۆمان هەڵی ئەگرێ ئەم منداڵە مادەم لە کاتی گەورەبوونە پاکبوونەوە و جل شۆردن و بایەخ پێدان و لاواندنەوە و لەنجا لە ماڵ ئەمێنێتەوە دایکەکە بەلایەوە و بە قوربان و بە سایقێ ئەبێ زۆربەی زەحمەتەکان باوک زیاتر چوونە دەرەوەی هەیە بۆ سیدەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموودەیە کە پرسیاریان لێ کردووە یا ڕەسوڵ الله کێ زۆر شیاوە من چاکە لەگەڵم سێ جار لەسەر یەک ئەم پرسیاریان دووبارە کردوتەوە فەرموویەتی دە ئومک لە جاری چوارە بە فەرموویەتی باوک تەنانەت لە یەکێک لە ڕیوایەتەکانە ئەو سەحابەی کە پرسیاری لێکە ئەفەرمێ کە پرسیارم لێ کرد وتم ئومک وتم لەوان جاری دوومتم لەوانەیە لێم تێنەگەشت بۆیە هەروتوێتی ئومک هەر دووبارەی کردو فەرموویەتی هەر ئومک سێمجا ئەمجا فەرموویەتی باوکت یعنی ئەوەندە گرنگی پێداکەواتە ئێمە پێویست بە بایەخ بە دایک ئەمجا دایک بۆ بایەخی زیاتر بە چونکە لە پیریە زیاتر لاوازی ڕوویتی ئەکا یعنی زیاتر دڵی پێیوەستە بە مناڵەکانیەوە خەم هەڵگرترە لە باوک خەم هەڵگرترە لە باوک بۆیە دائیما ئەگەر لە دەرەوە بێ بێتاقەتە تا ئاگەڕێتەوە ئەگەر نەخۆش بێتاقەتە بەس باوک تۆزێ دڵ گەورەترە چونکە دنیای دەرەوەی زیاتر بینیوە ئەداری ئەحداس و ڕووداوەکانی دەرەوە زیاترە و هەروە شوێن و جێگەکان زیاتر بۆی چووە ئەزانێ کوڕەکەی زیاتر پەیوەندی و دۆستایەتی و ڕەفیقایەتی و نەوەکەی لەگەڵ کیا هەیە بۆیە دایک ئەم شتانی دەرەوە کەمتر ئاگەریەتی خەمی لە دڵا گەورەترە هەتا نەوەکەی ئەگەڕێتەوە بۆ لای ئەمجا خەمەکەی ئەڕێت بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاتر گرنگی داوە بە باوک و بە دایک بەگشتی و دایک لە پێشەوە خاڵێکی تر کە ئەمە ئاماژەی پێ بکەمەوەیە قورئان لەگەڵ ئەوەی کە فەرمانمان پێ ئەکا بە باوک و دایک چاک بین پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئان یەکێک لە صفەتەکانی پێغەمبەران کە باسی ئەکا چاکەکردن لەگەڵ دایک و باوک لە باسی یەحیا پێغەمبەر سلامی خوای لێبێ لەگەڵ لە باسی عیسا پێغەمبەر سلامی خوای لێبێ هەردووکان سلام لەسەر جەم پێغەمبەر ئەفەرمێ چێ لە دووکان لە باسی یەحیا ئەفەرمێ وبرا بوالديه ولم يكن جبارا عصيا يعني كلا صفتكان يحيى پێغەمبەر سلامی خوای لێبێ وبرا بوالديه لەگەڵ دایک و باوکی چاک بووە ولم يكن جبارا عصيا يعني کەسێکی سەرسەخت و یاخی نەبووە و لە باسی عیسا پێغەمبەرە دیسانەوە بە هەمان شێوە بۆ شێوازە هەر ئەفەرمێتەوە ئەفەرمێ لەگەڵ دایک و باوکی چاک بووە ولم يكن جبارا شقيا کەسێک نەبووە کە چی ببێ کە شەقی و سەرسەخت بێ ینی چاکەکردن لەگەڵ دایک و باوکی ئینسان لە شەقاوەت ڕزگارەکە ئینسان لە عیسیان ڕزگارەکە ئینسان بتوانێت لەگەڵ دایک و باوکی چاک بێ ئەتوانێت و خۆش پەرستێ بەباشی بۆیە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ڕیزای والیدەینی بەستۆتەوە بە ڕیزای ڕەزامەندی خۆی بەستۆتەوە بە ڕێزامەندی دایک و باوکەوە ئەگەر ئینسان بتوانێت دایک و باوکی ڕازیکە معنای وایە ئاسانتر دەتوانێت خی گەورە ڕازیکە چونکە خی گەورە ڕەحمی فراوانە دەروی فراوانە لێبوردنی فراوانە دەرگای تەوبەی دانەخستووە بەڵام دایک و باوک ئینسانن بێتاقەتە بن بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بدەین لەگەڵ دایک و باوکمانە کارێک نەکەین دایک و باوکمان دوعامان لێ بکەن
دوعای شەڕ دوعای شەڕمان لێ بکەن خوا پەنامان بدەن چونکە دوعای دایک و باوک بۆ ئینسان زۆر خەتەرە بەبارەکەی تریشا زۆر خێرە بەبارە چاکەکەشا زۆر خێرە ئەمان گەێنێتە ئاستێک کە دڵمان پێی خۆش بێت تەنانەت یەکێک لەوانە زەمەخشەریە ئەفەرمێ من کاتی خۆی چۆلەکە یەکم گرت قاچی بشکاند ئەفەرمێت کە دایکم دوعای لێکرد بەفەرمێت دوای چەندین مەسافەیە کەوتمە خوارەوە بە هەمان شێوە قاچم شکایەوە یعنی دوعای دایک و باوک زۆر خەتەرە بە ئینسان زۆر خۆی لەپارێزێ هەوڵ بدا لێ دوور کرد بۆیە زانایان بەگشتی لە باسی دایک و باوکە زۆر شتیان باس کرد مەسەلەن ئیتاعی دایک و باوک ئەخەیتە پێش نوێژی سونەتەوە ئیتاعی دایک و باوک ئەخەیتە پێش جیهادەوە فەرزی کیفایەوە ئیتاعی دایک و باوک ئەخەیتە پێش حەجی سونەتەوە ئیتاعی باوک و دایک ئەخەیتە پێش دیراسە و خوێندن و ئەو جۆرە شتانەوە بۆیە هەتا ئینسان بێ تەنانەت لەنێو سەحابەیە هەندێک جار یەکێک لەوانە کە عەبدوڵای کوڕی عومەرە خێزانی خۆی لەبەر ئیتاعی باوکی تەلاق داوە کە مەسەلەن زۆری خۆشویستە ئەفەرمێ لە ڕیواتەکە ئەفەرمێ چی ئەفەرمێ خێزانەکەم زۆر خۆشەویست عومەر ڕەزای خوای لێ بێت زۆر ڕقی لێ بوو فەرمانی پێ کردەوە ئەفەرمێ تەلاق نەدە تا ئیستیشارەی بە پێغەمبەر کرد سەڵ عەلەیهی وسەلەم پێغەمبەر فەرمێ ئەطیع ئەباک گوێڕایەڵی باوکت بکە بەڵام ئەمە معنای وانی ئێمە وەهابین ئەمە بزن کە پرسیارەکەن لە شێخ عوسەیمین پرسیارەکەن لە ئیمامی ئەحمەد پێشتر کە ئەم ڕووداوە ڕوئەداتەوە ئەچنە خزمەتەوە من دایک و باوکم پێیان ناخۆشە ئەم ژنم هەیە ئایا تەلاقی بم لەسەر ئەوەی کە ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمانی کرد بە کوڕەکەی و تەلاقی ئەویش فەرمێ ئەگەر باوک و دایکت وەکو ئیمامی عومەر عادلن بە گوێیان بکە ئەگەر وەکو ئیمامی عومەر عادلن بە گوێیان بکە ئەگەر عادلی ژنین ئەزانی کەسێکن زوڵم لێ ئەکەن کەسێکن خێری تۆیان نایە ئەو شتانە ئیتاعیان مەکە هەوکو چۆن ئیتاعیان ناکەی لە شیرکەکەیە کەواتە ئیتاعکردنی باوک و دایک لە عیسیانە نییە لە کاتێکە خوای پەروەردگاریش ئەو فەرمانەی پێخۆش بۆیە لە فەرموویەک ترە کە سەحابە باسێکە سعدی کوڕی ئەبی وەقاص و هەروەها سعدی کوڕی مەلیک ئەفەرمون و ئاەتەیش لەسەر ئێمە دابەزیەوە وەصەینە الئینسانە بیوالیدەیهی حوسنا ئەفەرمێ مەسەلەن کە خۆی موسڵمان بوو دایکی بێ باوەڕ بوو فەرمانی دایکی سوێنی خوارد کە ئاو نەخوا نان نەخوا نەچێتە سێبەرەوە هەتا وەکو ئەم کوڕی گەڕێتەوە بۆ شرک پێشیمان بوو زۆر فەرمانی بە دایکێکی دایکیان واز بێنە ئیستیشارەی پێغەمبەر کرد پێغەمبەر سەڵ فەرمانی کرد ئەگە برسی بوو ئەخوا ئەگە تینی بوو ئەخواتەوە ئەگەر گەرمای بچێتە سێبەرەوە کەواتە ئێمە ئینسانی مسڵمان ئەبێ ئیطاعەی باوک و دایکمان لە سنووری ئیطاعەی خوای پەروەردگارا بێت و هەروەها مخالفەی خوای پەروەردگار ناکەین بۆ گوێڕایەڵی دایک و باوکمان چونکە لا طاعة لمخلوق في معصية الخالق يعني ئیطاعەی مەخلوقی خوا ناکەین هەر کەسێکەیە بۆ ئەوەی کە ئیسانی خوای پەروەردگاری تابێت کەواتی دایک و باوک فەزلیان نەبراوەیە و بەردەوامیشە نەک بۆ کاتی ژیانیان بۆ کاتی مردنیشە یەکێک لە فەرمانەکان کە بە ئێمە کراوە لە دوای دایک و باوکمان کەرچاک بین لەگەڵیانە ئەوەیە کە بەردەوام ئیستیغفارمان هەبێ بۆیان ئیستیغفار و لەهما داوای دوعای خێران بکەین داوای لێبوردنیان بکەین داوای ئەویان بکەین قەبرەکان باخێک بێ لە باخەکانی باش پلەیان بەرز بێ لای خوای پەروەردگار داوای ئەویان بکەین خوای پەروەردگار لێبوردنی خۆی کا بە نسیبیان و هەروەها چاکەکردن لەگەڵ دایک و باوک گرنگە لە دنیادا لە بەرچاوی مناڵەکانی خۆشدا بێت ئەگەر بتوانیت بۆی مناڵەکان هەست بکەن کە تۆ چاکی لەگەڵیان مامۆستا باست لە ڕەزامەندی خوای گەورە کرد لە ڕێی ڕەزامەندی دایک و باوکەوە من پێم خۆشە فەرمودەیەکمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکە بە پلیکانە یا بە قادرمەی مینبەرەکە هەڵەگەڕێتە سەرەوە 3 جار ئامینەکە دوایی هاوڵان بەلایەنەوە سیر دەبێت دەپرسن لە هۆکاری ئەم ئامین 3 جار ئامینکردنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە کە دەفەرمێت جبریل هات بۆ لام دوعای کرد کەسێ بە ڕەمەزان بگان نەتوانێت ڕەزامەندی خوا یا کەسێ ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببرێ سڵاوات لێ نەدا سێمیان ئەفەرمێ یاخوا لوتی کەسێ بە خۆڵاچێکە بە دایک و باوک یا بە یەکێکیان بگات و نەتوانێت ڕەزامەندی خوایان پێ بەدەست بهێنێ منیش ئامینم کرد بۆ هەر سێ دوعاکەی جبریل مەبەستم ئەوەیە تەوەری ئێمە تەوەری دایک و باوکەکەیە کەواتە مرۆڤ لە ژیانیا بە چاکەکردن بە تەعاملێکی جوان بە مەبەستی ڕەزامەندی خوا و بە نیەتی ڕەزامەندی خوا ئەتوانێت ڕەزامەندی خوا لە خزمەتکردنی دایک و باوک یا بەدەست بهێنێ پێم خۆش بوو لە باسی ڕەزامەندی یا باسی ئەم فەرمودەیەش بکەین ئەوە لە چەندین شێواز و ڕێوایەتە هاتووە مەسەلەن ئەوە یەک شتمان پێ نیشانەدا ئەوەیە کە چاکەکردن لەگەڵ دایک و باوک ئەوەندە سەنگینە پاداشتەکەی بریتە لە بەهەشت ڕاستە
و هەروە ئەوەشمان پێڵە کە دەواازی خێر لای خۆی پەروەردگار بۆ مرۆڤ مسلمان ئەوەندە زۆرە مەرجنی هەر لە نوێژ و ڕۆژوا بێت هەر لە حەج و زەکاتا بێت یعنی لە ماڵەکەی خۆتایە لە پەناتایە ئینسانیش مرجنی دایمە ئازابێ لە نوێژە دایمە ئازابێ لە ڕۆژوە چەندین خێر و حەسەنات و سەدەقات و فەزل و گەورەی لە پەنامانە هەیە پێ بچینە باش بەڵام لە بەرامبەریان دایک و باوکە ئەوەندە گەورەیە پێ لە فەرمووی زۆر سەجار فەرمێ ڕاغیمە ئەنف يعني سجا فرمي لوتي بشبه خلا لوتي بالزوي فرمي أو كسي كدايك وباوكي للايتي يعني يكي كيشان نقهر دوجان يكي كيشان للايتي بلام خابنا بدها بشيت دوزخ أما زو خطر يعني نتواني بهاشتي بيه بدز بيني خو أم فرسته هلانا بو همو كزنية همو كسي كيش دسي ناكوي باش يقل الإنسان كان كاتيك بشيمان كلا دسي عند درجات هستي بيه كان كأو خير وجوري لدس جوا يعني هست ناكا كباوكا دايكا بركتي مغلقيتي تا أروات سببي ڕزق و ڕۆزیەتی سەبەبی سەردانی کەس و کار و دۆستەکانێتی سەبەبی هەواڵپرسینی ئەملاولایەتی هەستی پێ ناکات تا ئەڕوا کاتێک زانێ کە سەری لێ نادا کەس هەواڵی ناپرسێ کە سەردانی ناکە وەی پێغەمبەر مەسەڵ سەلەم لە چەندین شێوازی جۆرە و جۆرە سەحابەی هانداوە بۆیە ینی مرۆڤی لە جیهاد گەڕاوەتەوە بۆش خزمەتکردنی ئەفەرمێ بچۆ پابەند بە پێکانی دایکتەوە ثم الجنة پاشان چیتە باشتەوە تەنانەت سەحابە چۆن لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆتە خزمەتی ڕسوڵ یا ڕسوڵ الله نەذرت نەذرم کردووە کە جیهاد کەم لە پێناوی خوا لەگەڵ تۆ جیهادی ڕۆم کەم مەسەلەن پرسیارێ لە کردووە دایکتێ فەرمی بڕۆرەوە لەگەڵ دایکتا چاک بوو جاری تر چۆتەوە جاری تر چۆتە لەگەڵ دایکتا چاک بوو چۆتە باش تۆ جیهاد بۆ چیەکەی بۆ چونە باش نییە دەیفەرمە ارجع ففيهما فجاهد لە ڕیوایەتێکدا فەرمێ بگەڕێرەوە لەگەڵیان جیهاد کە ئەمەوێ لێرەوە خاڵێک بڵم لم اشتغل أو جوه بداخل يسوع جل من نالان بكاري الحساب دايكو باوك يعني ناكرت لكاتك دايكو باوك نيشتيمانكي لبر من على كيبت لكاتك دايكو باوك مالي دنياكي هل لبر من على كيبت رنجو تيكوشان وهول وأملا ولاي لك دايكو هندي جرتوشي حرام بين لبر سوزي من على كيتي بۆیە زۆر جار بەداخەوە ئەم مناڵە بەم زەحمەتە پێ ئەگاتە گەشەکردن و ئیتر بە کەڵکی ئەوەیە خەمێکی دایکی خوا خەمێکی باوکی خوا بە کەڵکی باوکو دایکی بێ چی دەکەی بەداخەوە هەندێک هەن بەبێ حساب بۆ بکەن بەبێ پرسی بە بکەن بە ملاولاوە ئەیبەن لە کاری ترا بەکاری هێنن سەرنگومی ئەکەن دووری ئەخەنەوە تایە ئەبەن و هەروەها ناژیاڵن بیبینێ بەداخەوە ئەمەش یەکە لە مصیبەتەکان و زوڵمەکان بە ناوی سیاسەت و بە ناوی خەبات و بە ناوی شەوە لە دایک و باوکە کرێت بۆیە باوکو دایک خەمی مناڵەکەیەتی ئەم مناڵش پێویستەکە وەها فێر بکرێت کە خەمی دایک و باوکەکەی بچون کە سنەتی ڕەسوڵ الله پێغەمبەر صلی الله بەو گەورەی خۆ کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێویستی بە کەسێک بووە لەگەڵ یا جیهاد بکە پێویستی بە کەسێک بووە لەگەڵ یا شمشێر هەڵگرێ و دوژمن ڕاو بنێ بەڵام بۆ دایک و باوکەکەی فەرمووی کە ئەم دایک و باوکەیە بەرهەمی هێناوە ئەم مناڵە ناکرێت حسابی بۆ نەکەی ناکرێت پرسی پێ نەکەی ناکرێت ڕێجی لێ نەگری ناکرێت ڕەنج و ماندووبوونی نەنرخێنی بێ بەرهەمی تەمەنی ئەم لەگەڵ خۆتا بچی جیهادی پێکەی جەنگی پێ بکەی هەچ کارێکی پێکی بەبێ حسابێک بۆ ماندووبوونی باوکو دایکەکە بکەی خوا پەنامدا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک باوکو دایکی بکەوێتە لای و هەروەها چاک نەبێ لەگەڵیا بچێتە دۆزەخ فەرمێتی لوتی با لە زەوی لوتی خۆڵاوی بێ لوتی بشکێت یان فەرمێتی ئەگەر بچێتە باشەوە سەری بەرزە ئەوە براوەیە ئەو کەسە ئیباتەوە بۆیە کەسێک لە لای بێت بتوانێت چاکەی لەگەڵاکە هەر چاکەیەک بێ ئەبێ کەمتر خەمی نەکا چونکە پێچێتە باش بۆیە ئاەتەکە فەرمێتی ولا تقل لهما أف ئەفەرمێ ئۆف مەکە لە بەرامبەر دایکتە ئیمامی عەلی فەرمێ ئەگەر لە ئۆف بچووکتر بایە قورئان باسیە کرد یعنی لایانی سزادانی دایک و باو عزیێدانی دایک و باو خوا پەنابدا بە ئۆفیش دروست نییە جا ئەوەی خوا پەنابدا بە فەرامۆشکردن و بە پێشگوێ خستن و بە ئیهمالکردن خاڵێکی تر کە ئەمەوێ بیڵەمەوەی مەرج نییە ئینسان هەر دایک و باوکی لە ماڵی ئەوە بێ چاک بێ لەگەڵیە ئەکرێت لە ماڵی برایەک شتابی چاک بی لەگەڵی ئەکرێ ماڵێکی سەر بەخۆ بێ هەر چاک بی لەگەڵی چۆن ئەکرێ وەفاتەکە چاکە بی لەگەڵ ڕەفیق و دۆستەکانی ئەکرێ لەگەڵ سەردانی بکە لە توانای مادی چیت پێ ئەکرێ بە دەمیەوە بە مەسەلەن بەکارهێنانی ئەو پێویستیانی خۆی چی کرێ بە دەمیەوە بە دوعای خێری بۆ بکە دوعای شیفای بۆ بکە و مەرج نییە ئینسان هەر باوکو دایک لە پەنایە بێ لە ماڵەکەیە بێ چاک بێ لەگەڵ ئەکرێ دووریش بێ لێت و چاکیش بی لەگەڵی ئەکرێ لە ماڵی برایەکی ترشتا بێ و چاکیش بی لەگەڵی لەگەڵ ماڵی براکەت چاک بی لەگەڵ باوکو دایکەکەت چاک بی خۆی پەروەردگار بەرەکەت خاتە تەمەنی هەموو لایەکمان بە ئیزنی خۆی پەروەردگار چاکبوون لەگەڵ دایک و باوک هەموو لایەکمان دەکاتە بەرەکە کەمتر خەمیەکیشمانە بە داوایتەوە لە خۆی پەروەردگار بکەین و داوای لێ بکەین چونکە ئینسانیش بە سیفەتی ئینسانی بوونی کامڵ نییە نەقسیە نەقسەکەشی بریتە لەوەی جاری وایە مادەم لە گۆشت و خوێن دروست بین و قەلبێکمانەیە زۆر ئینقیلابەکە لێمان ئەکرێ بە قسەیەک بە لەفزێک بە پێنەزارینێک بە هەڵوێستێک دڵەکانمان بگۆڕێ جەنابی مامۆستا لە ئێستادا هەست دەکرێت کەلتوری ئەوروپی یا زنجیرە دراماکان و تەکنۆلۆژیا و سۆشیال مێدیاش
ڕۆڵی زۆری هەبووە یەکەم لەوەی کە منداڵ کەمتر بپەرژێتە سەر ئەم حرمەت و ڕێز و هاریکاری دایک و باوک وە زۆر جاریش کەلتوری ئەوروپی دایک و باوکی هەر وەکو تاکێکی تری کۆمەڵگە سیر کردووە ینی ئەو فەزل و حرمەتەی کە ئیسلامە فەرمێ بەهەش لەژێر پێی دایکایە یا بوون ئەم هەموو فەزل و گەورەی کە جەنابەت پێشتر لە ڕوانگەی ئاەت و فەرمودەکانە باست کرد لە کەلتوری ئەوروپیا سفرە تا چەند ئێمە بەر بەم لافاوی بێڕوحمی و بێمروەتی ئەوروپا بگرین بەرامبەر بە دایک و باوکمان چونکە ئێمە سبەی دووست پێ ئەگەر تاکی ئەوروپی منداڵی نەبێ و یا بۆنە دایک و باوکی خۆی نەناسێتەوە بەڵام ئێمە خاوەنی سنوورێکین وەکو جەنابەت فەرموود سایە و ساباتەکە دایک و باوکە و ئەوان ئێمە پارێزن و سبەی دووست پێش خۆمانە بینەوە بە پەرژینێک بۆ پاراستنی نەوە و مناڵەکانی خۆمان ئەوەی کە پێویستە بەرامبەر بە دایک و باوک لەو بوارە ڕەچاو بکرێت ئەوەیە ئەبێ بزانین کەلتوری ئەوروپی هەرچێکی جوانە شیاوە وەریگرین بەس هەندێکی هەڵوەشێنەری مێژووی ئێمەیە هەڵوەشێنەری دینی ئێمە هەڵوەشێنەری ڕفتاری جوانەکانی ئێمە چونکە ئێمە شتە جوانەکانی خۆمان بەدەست پێوەگرین تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە خۆی گەورە ڕەوانەی کردوون فەرموویەتی نەهاتوو هەچی شتانە لای بم و هەچی شتە بۆتان بێن شتی تازەمە فەرموویەتی بعثت لأتمم مەکارم الأخلاق وتەمیمە ئەجانی ئێوە شتی جوانتانەیە ئەوانە دەست پێوەگرن ناشرینەکان فڕێن و جوانە خێنە جێگە تەواوکاریە ئێمەش شتە جوانەکانی ئەوروپا لە سنعەت و علم و زانست و زانیاری و پێشکەوتنەکان وەرەگرین بەس ئەو شتانەی کە پێویستە بەوەی کە ژیانمان بشێوێنێ بمان خاتە کونجی زیندانەوە لە ژوورێکا سجمانکە بلای ئامێرێکی ئەلکترۆنیەوە گەورە ئاگای لە بچوک نەوێ بچوک ئاگای لە گەورە بێ تەرکیکەین واجب چونکە ئەوە خێری بۆ ئێمە پێ نییە بۆ چونکە ئێمە حکوومەتەکانیشمان و هەروە دەسەڵاتە سیاسیەکەش ئەوە نییە کە ئەگەر پیر بن بایەخمان پێدا ئێمە بایەخ بە گەنجەکانمان نادرێ بایەخ بەلاو پێگەیشتوەکانمان نادرێ ئومێدەکانیان لەگەڵ خۆیانە ئەبەن لە دەریای ئیجابە جێ ئێڵن و ئەیخەنە ناو ئاوەوە ئێمە پیرەکانمان و پەکەوتەکانمان کێ بایەخی پێ بدە بۆیە ئێمەش پیری داهاتوین ئەمجا خەڵێکی تریانش ئەوەی بزانین ئیطاعی دایک و باوک ئەگەر نوێژی سنەتی بۆ بفەوتێنی ئیطاعی دایک و باوک ئەگەر ڕۆژی سنەتی بۆ بفەوتێنی ئیطاعی دایک و باوک ئەگەر ڕەزامەندی خۆی پێوە بێ ئەبێ کوژانەوەی مۆبایلەکەی وڵاتر پێوە بێ ئەبێ کوژانەوەی تەلەڤیزیۆنەکەی ئەولاتر پێوە بێ ئەبێ فەرامۆشکردنی ئەو شتە دنیایانەی ئەولاتر پێوە بێ ئەگەر ضرورەتێکیش بێ باوک و دایکە خۆی حەزەکە دەستی پێوە بگری یعنی ئەگەر ضرورەت بێ مەسەلەن قوتابیەکی زانکۆیە پێویستی بە بەکارهێنانی ئامێرێکی ئەلکترۆنیە دایک و باوک خۆی حەزەکە تەرجیع ئەکا بە شێوەیەک لە شێوە بۆ کارە خێرەکە بەکاری بێنێ بەڵام ئەگەر بوو بە سەبەبی ئەوەی کە ڕێز لە باوک نەگیرا کە ئەوەش کولتورێکە هاتوۆتە ناومان کە یانێ بنەوەی باوک سالاریەوە مناڵ حساب بۆ باوکنەکە بە ناوی مێرد سالاریەوە ژن حساب بۆ پیاونەکە بە ناوی نێرسالاریەوە ئافرەت حساب بۆ پیاونەکە ئەمەش مصیبەتێکی ترە لە ڕاستیە کاتێک کە باوک سالارە مناڵەکانیشی لە سایە بوون بە سالار و سەروەر و سەنگین کاتێک کە مێرد سالارە ژنەکەی لە سایە شاژنێک بووە کاتێک کە برا سالارە خوشکەکەی لە پەنایە حەساوە بووە خۆ ئەگەر بێت و سالاری باوک و برا و مێردەکان نامێنێ گەورەی و سنگینی و پارێزراوی و خوشک و دایک و ژنەکانیش نامێنێ ئەوانیش پەرتەواسە ئەبن و ئەکەونە سەحرا و ئەکەونە دەست ڕاوچی بەدبین و بەدکارەوە خوا پەنامان بدا بۆیە ئەبێ ئامێرە ئەلکترۆنیەکان لە چوارچەوەی گوێڕاڵی باوک و دایکە بەکاربێنی واتە ئیسراحەت و ڕاحەتی باوک و دایک لە دەست نەدا چونکە ئێمە فەرمانمان پێکراوە ژووری باوک و دایکەکانمان لە دوای ئیشان نەچینە ژوورەوە بەبێ پرس لە دوای نوێژی بەیانی بەبێ پرس نەچینە ژوورەوە وانە یعنی ئەو کاتانی کە زارون تەنانەت بۆ چوونە ژوورەوە بێت تەقە بگرین ئیجازە وەربگرین سجا ئەوەی بین هەتا درنگێکی حراجیان کەین جا ئەوەی بین فەرمانیان پێشێڵکەن جاوی گویان لێ نەگرین دەنگی شتەکان بەرزکەینەوە بە تایبەتی خواپەناوەدا ئەم یاری ئەلکترۆنیانە کە هاتووە ئەزیەتی دایک و باوک زۆرەدا لەبەرەوەی ناوەکانیش جیاوازن لە یەکتری جیلەکان جیاوازن لە یەکتری ئەزیەتی زۆرەدا بۆ چونکە کێشەکە ئەوەیە پێوەرەکان ئاوەژوو بوونەتەوە ئەو کاتانەی کە ئەو شتانەی تیاکرە کاتی ئیسراحەت و حەوانەوەیە کاتی ئیسراحەت و حەوانەوەش نەک لە باوک و دایک لە هەر کەسێکی تێک هەر بێتاقەتە بێ کاتی حەوانەوە هەر کەسێک بشێوێنی وەزعی لێ تێک بدەی ئیسراحەتی لێ تێک بدەی بێتاقەتە بێ ئاژەڵێک تێک بداهینی باڵندەیەک تێک بداهینی زەردەواڵێک تێک تووڕا بێت ئێ باوک و دایک حەقی تووڕەبوونیشی هەیە مافی لێ پێچینەوە و لێ پرسیینەوەی لە مناڵیش هەیە لە ڕاستە باوکو دایک چونکە بۆیە ڕێن باوکو دایک گەورەی ماڵە بەرپرسیارەتی هەیە چونکە سبینێ ئەو مناڵانەی کە ئەکەونە نێو کۆمەڵگەوە ئەگەر بێت و خواپەنا بدا خراپ بارهات بێتن گلەی و ڕەخنە و سەرزانشتەکان یەخی باوکو دایکەکە گرێتەوە بۆیە خەڵک لە جاتیەوەی دوعایەکە دوعای لێەکە بەڵام ئەگەر باش ڕاهات بێتن
خێر و خۆشی و دوعاگۆیەکەش و ڕەحمەتەکەش بۆ دایک و باوکەکە ئەبێ بۆی دایک و باوک خەمی داهاتی خۆیەتی هەتەنیا خەمی ئەوە نییە بڵێ وەڵا هەر خەمی مناڵ خەمی داهاتی خۆیەتی لە ڕێگەی خەمی مناڵەکەیشەوە چونکە ئەزانێ باش پەروەردەی بێنەسبێنی بۆ خۆشی باشە چۆن بۆ کۆمەڵگەکەشی باشە پێی خۆش نییە خەڵک گلەی لێ بکات لە ڕێنمەکاتی کەواتە ئامێرە ئەلکتۆریەکان بۆ خزمەتن نەک بۆ زەحمەت جنای مامۆستا زۆر جار لە کۆمەڵگەی خۆمانە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دایکێکە بینین بێشکەیە گەسووتێنێ لێ بەم بێشکەیە حەوت مناڵم بەخێو کردو ئێستا بێلانە و بێخۆراک و بێناز و بێسۆزم مەبەستمەوەیە ئەڵێن لە سەدەمی ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مناڵێک زۆر زۆر عەجوول و لاسارە بێ باوکی سکاڵا بە ئەڵێ ئیمام لی بپرسە ئایا ئەو دایکێکی ڕوو لەخوا یان ناوێکی ڕەزامەندی خوای لەسەر یا بۆ منە پەروەردە و بەرنمەیەکە قورئانیانەیە بە منی فێر کردووە یا بۆ منی دەستەبەر کردووە کە لێ پرسێسێکە ناوێکی شەڕانگێزانە و دایکێکی نابەرپرس و جۆرێ لە پێچەوانی قورئان شتی فێر کردووە ئیمامی عومەرە فەرمێ بە کابرا خەلەلەکە لە خۆت و لە شێوازی بیرکردنەوە لە پەروەردەکردنەکەی خۆتایە تا چەند من و تۆ ئێستا دایک و باوکین بەڵام ئەلحەمدوللا ئێستا ئێمە سێبەرین بۆ مناڵەکانمان بەڵام لە داهاتوە گونجە ئێمە کە پیرە بین ئەوان ببنەوە بە سێبەر و سایە بۆ ئێمە تا چەند پێویستە ئێمە لە ئێستادا ڕێڕەبێکی وا دروست بکەین کە لە داهاتوە باجی هەڵە و کەم و کورتی و پەروەردەی ناڕەسەنی خۆمان نەدەین کە مناڵەکانمان ئایا ئەمان خەنە خەڵوەتگەی پیری ئایا لەگەڵمانە خراپە بن ئایا بۆ منە ئەبنە مای سەرێشە لە قیامەتا بۆمان کە بۆ نمونە ڕێگەی خراپمان پیشانداون تا چەند ئەمە پێویستە بۆ ئەوەی دایک و باوک نەبێتە قوربانی پەروەردەیەکی نادروستی مناڵەکانی سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم لە خاڵیانە ئەوێ بزانین ئەو ڕووداوانە دەگمەنن بۆیە ڕاگەاندنەکان باسیەکەن ڕاستە ئەگینا لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە کە الحەمدولیلا پابندن بە دروشمە ئاینیەکانەوە تا ئەندازەیەکی باش باوکو دایکەکان لە ماڵەکانی خۆیانە سەربەرزانە لە پەنای کوڕکچەکانی و نەوەکانی خۆیانە حەساونێت چکە ئەگەر بین ئێمە لە بەرامبەرەوەی دایکێک بێشکەیەک ئەسووتێنێ کەسێکی تر بە تەمەنێک ئۆتۆتە سەرجادە یەکێکی تر لە خانی پیرانە بین ڕێژەکە پێوانە بکەین ڕێژەی ئەوانە هێشتا حاڵەت ئەلحەمدولیلا حاڵەتن و ئەوە نین کە ئینسان بۆی وا بزانە کۆمەڵگەتیا چووە بۆیە باسێک لە ڕاگەاندن شتەکە دەگمەنە چکە لە کۆمەڵگەی کوردیە لە نێو موسڵمانانە ئەم شتانە نین کە ڕوئەدا ڕاگەاندنەکان باسیەکەن کە باسیەکەی معنیە هەموو دایک و باوکێک لەسەر جادە خۆ مەگە دایک و باوکەکان هەمووی خرێنە سەر جادە هەموو جادەکان پڕەبن زۆربەی ماڵەکان بۆی من لێرەوە خاڵک کە ئەڵم پێویستە ڕاگەاندنەکان لەمەوە لە لەرجیاتی ئەوەش بایەخیش بەوە بن کە ئەگەر کوڕێک بووکێک کچێک 520 ساڵ خزمەتی دایک و باوکی کردووە سەربەرزانە بەبێ ئەوەی ینی پاک و خاوێنی دایک و باوکەکەی ڕاگرتووە خزمەتی گرۆ پێویستێک حق بایەخیش بەوە بن دەستخۆشی لێ بکەن ینی بینرخێنن کارەکەی بۆی نەوەکانیش چاو لەمە بکەن نەک لەوەی تریانەوە دایک و باوکەکان لە مناڵ بەخێوکردنەکانی خۆیان بێتاقەت بچووکە چەندین کچە زانم کە لە پێناو بەخێوکردنی دایک و باوکی ئەسڵەن تەمەنی خۆی و زەواجی خۆی تەخیر کردووە یان هەر بێ خۆی بێ بەش کردووە لە ڕاستیە خەڵکێکی زۆرمان لەو بابەتەیە من لێرەوە دەستخۆشیان لێ یەکەم دوعای خێرم هەیە بۆیان و هەر هەموو کەسێکی مسڵمانش دوعای خێری بانێ بەڵام ئەمەش ئەوە ناگەینێت کە باوکو دایک ناوەکانی خۆی ئیهمال بکات گوێی پێ چونکە بێ بایەخی پێ بدا گرنگی پێ بدا تێکەڵاوی ئەو کەسانەی بکات تەنانەت لە یەکێک لە وەسیەتی زاناکانە ئەفەرمێت چیکاوازان عومەری کوڕ عەبدولعەزیز ئەگەر هەڵە نەبم ئەفەرمێ پێویستەکە ئینسان تێکەڵاوی ئەو کەسانەش نەکاکە لەگەڵ باوکو دایکیان خراپن سەردانیان نەکا بۆی مناڵ و حاڵ و کەس و نزیکەکانت لەوانەوە فێر نەبن هەر تێکەڵاویشیان نەکەی کەواتە ئێمە مناڵەکانمان پێویستە پەروەردەییمان هەبێت لە ڕووی عەمەلیەوە لە ڕووی نەزەریەوە لە ڕووی گێڕانەوەوە لە خۆمانی ببینن ئەو چیرۆکانە بخوێننەوە و هەروەها ئەو ڕاگەاندنانەی کە هانیانەدەن بۆ کاری باش تەماشای بکەن ئەو سایت و تۆڕە کۆمەڵاتیانەی کە مرۆڤەکان فێری خێرەکەن پیشانیان بدرێ و ڕێنمایی بکرێن بۆچی بۆ ئەوەی کە سبەینن نەوەیەکی تەندروست بن بۆ کۆمەڵگە چونکە نەوەی تەندروست بۆ باوکو دایکەکەن بۆ کۆمەڵگەشە ئێستا یەکێک لەو شتانەی کە جێگەی گلەیە زۆر جار دەسەڵاتداران بەدەست خەڵکی خراپەوە مەسەلەن بودجەیەکی زۆر سەرفەکە بۆ بواری ئەمنی با ئەو دزینەکە ئەو چینەکە و چینەکە زۆر جار لە ڕێی ڕاگەاندنەکەەوە خۆیان سەبەبن بۆ ئەوەی ئەم جۆرە حاڵەتانە بێتە ئاراوە کە بودجەیەکیشی بۆ سەرفەکەن سەبەبن بۆ ئەوەی مناڵی خراپ بێتە ئاراوە گوێ بە باوک نەیە مەسەلەن بە ناوی ئازادی و سەر بەخۆی ئەو شتانەوە وای لێ بکە هەموو تاکێک لەگەڵەوەشیا پێویستی بە دایک و باوکێتی لە دایک و باوکی دوورکەوت کە لە دایک و باوکی دوورکەوتەوە گورگان خواردووە بێت بۆ هێ دایک و باوکەکە سەرەتا لە کارەکە لە خۆیەوە دەست پێەکە بەوەی کە هەچ شتێک باش و بەکەڵک و سوودبەخشە بۆ مێشکی
بۆ عەقڵی بۆ پەروەردەی چۆن بۆ جەستەی خەمی ئەخوا خواردنی بۆ پێیاکە پۆشاکی جوانی بۆ ئەکرێت وێنێ ئەگرێت دڵی خۆشە کوڕەکەی و کچەکەی کەسێکی جوان و سنگینەوە ئەبێ بۆ فکر و مێشکی شتی باشی بۆ پێیاکە نەسیحەتی باشی بۆ پێیاکە بەڵام زۆر بڵێینە زیادە ڕەوینە چونکە زۆر جار ئێمە کێشەکەمان لە زۆر بڵێیایە ینی زۆر بڵێیی نە بەڵکو پەروەردەیش ئەوەیە هەندێکی عملی بێت وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەی هەیە بە قەول فەرمێتی زۆر شیشەی بە عملی سەحابە لێ ئەگەرنەوە ڕەسوڵڵەمان بینی ئاوای کرد ئاوا ڕۆی ئاوا خواردی بەبێ کەلیمەیەکی فەرموو بێت عملەکەی لێ ئەگەرنەوە بە حەدیث بۆ ئێمە ئەمجا مناڵیش ئۆتۆماتیکی لاسایی باوکو دایکی هەیە یعنی هەر چەندێک بێت و هەر کەسێک بێت و هەر شێوەیەک بێتی ئەگەر چی ئەمڕۆ بەداخەوە مناڵەکان وەکو لە خاڵی پێشوو باسمان کرد بەلای ئامێرە ئەلکترۆنیەکانەوە سەرڕای کە چاویان کەس بووە بیرکردنەوەشیان لاواز بووە مەسەلەن تێگەیشتنیشان بۆ داهاتی خۆیان لاواز بووە باوکو دایکەکانیش بەداخەوە ئەمەش خاڵێکی سلبیە لە دایکەکانە بەتایبەتی زۆر جار بۆ بەدەنکردنی مناڵەکان بۆ ئەوەی نەگری بۆ ئەوەی ئەم خۆی زیاتر متابعی تۆڕە کۆمەڵایەتەکان کە چکە دایکی ئێسش بە تایبەتی ئەنتەرنێتی هێشتی هەیە زۆر جار مناڵەکانی ئیهمال کردە بەلای تۆڕێکی کۆمەڵایەتی نازانێت سەیری چیەکە بەلای کەناڵێکی تەلەڤیزیۆنیەوە دایناوە قسەکردنی دواکەوێ هەرکەسن فێر قسەکردن نابێ ئەبینێت ئەبیسێت بەڵام نادوێت توانای دوانی لاوازە بێت توانێت خۆی ئینسانیش قسەی نەکرد وردە ڕایسە زۆر کەس هەیە مەسەلەن کاتی خۆی لە بەغا بۆ فێر عەرەبی بووە بەڵام ئەو چەند ساڵە تێکەڵاوی نەماوە عەرەبیەکەی لێبیر چۆتەوە چونکە قسەی پێ نەکردووە مناڵیش کە نەودوان قسەت لەگەڵ نەکرد یاری نەکرد بۆیە خولیای دایکەکانمان ئێستا بۆتە خەوی مناڵەکان بەڵام خولیای دایکەکانی زووە بۆ پێگەیاندنی مناڵەکان وەیە کە مناڵ پێت گەیان لێ تێگەی لێ تێگەیشتی بە کەڵکی دێت بەس ئەگەر هەر خەواڵی بکەیت و هیچ پشتی باشی فێر نەکەیت و شتی سنگینی فێر نەکەی ئەویش فێر نابێت لە ڕاستیە خاڵێکیان ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە فێر بوو چی ببینەوە ئەزانە ڕاستە نازانێەوە بە کەڵکی نایە بۆیە هەندێک لە گەنجەکانمان لەوە فەوتاون ینی هەندێک بەرنامە بینی ئافرەتێک لە ئەوروپایە خۆی دانیشتووە قسە ئەکاشتی زەق و باق و بری قەڵێ کەسێک لەوێ دانیشتووە بەتاڵ و سۆشیالێکی هەیە شتی زۆر زەق و بێمانە ئەڵێ ئەمیش لەرەوە وازانێمە دنیایەک لە بەهەشتێکی بۆ دەرسکرێت نە بەهەشتەوەی لە سایی دایک و باوکابی بەشتەوەی لە خەمی دایک و باوکابی بەهەشتەوەی دایک و باوک دوعای خێرت بۆکە بەهەشت ئەوەیە کە دایک و باوکت سەبەبی فەرزکردنەوەی سەر و ناوبانگ و شکۆ و هەیبەتت بێ لە ناو خەڵکە کە مردن ڕوو دەبێت لە تازەکە بە پرسەکەی ئەگەر پرسە بوو بوەستی ڕوود هەبێت کە خەڵک سەرخۆشی لێکردی سرت بەرز بێت ڕوود هەبێت بۆ ئافرەتەکان بۆیە خزمەتی دایک و باوکەکان لە پیریە بە تایبەتی گەورەیەکەی بە پلەیەکە مەگەڕێت بۆ ئافرەتەکان جا ئافرەتەکە کچێتی یان بووکێتی یان خێزانێتی چونکە ئافرەتەکان لە ماڵەوەن ئەوانش لە ماڵەوەن ناچنە دەرەوە پێویستەکانیان ئەوان دابینەکەن بۆیە بابزان ئەوە فرسەتێکی گەورەیە نیعمەتێکی گەورەیە قەت نەڵێ من زەحمەتم کێشاوە ناڕەحەتم کێشاوە چونکە بەهەشت پاداشتەکەیەتی ئێمە لە دنیادا کرێکارێک ئەچێتە ئەوەرە ئیشەکە بۆ 200,000 25,000 ئینسان ئیشێکی دنیایی کە بۆ بەهەشت پاداشتەکەشی لە دنیای وەرەگریتەوە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەحابە و ئەزمونیش سلمانێتی ئەو کەسەی کە چاک بێت لەگەڵ باوکو دایکی مناڵەکانیشی لەگەڵ یا باشە بنەوە ڕاستە مناڵەکانیش لەگەڵ چاکە بنەوە هەرچەندە بەداخەوە من خاڵێکم هەیە کە حەزەکەم لێرابی لەم باوکو دایک لە ئێستایا بەداخەوە لە مناڵێک و دوانە کۆتایی یەکەن تاوان مناڵ تا زیاتر بێ ڕێژەی باشیان زۆرترە ڕاستە تا ئەگەر کەمتر بۆ ئەگەر هاتووە مناڵەکەم خراببوو تۆ مەجالێکی چاکە بۆ نامێنێتەوە وەیە مناڵی زۆر کە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێژەی باشیان زۆرترە ئەگەر یەکێکیان کەمتر خەم بێ ئەویتریان باشە بێ دوانەکەن خۆ سێمی هەر باشە بێ لە ڕاستیە چونکە ئەوە چۆن ئێمە بە خزمەتکردنی مناڵەکە باوکو دایکمان بەهەش بە خۆمان بەدەستهێنین باوکو دایکەکانیش بە خەم خواردنی مناڵەکان و بایەخ پێدانیان و باش پەروەردەکردن هەر بەهەش بەدەستهێنن ینی شتەکە دووجەم سەریە ینی ئینسان ئەکرێت لە دوو ڕێگە و بەهەشتی هەبێت لە ڕێگەیەکیانەوە کە بایەخی بە مناڵەکانی یاوە ئەمە بۆ خۆی مسۆگەر کردووە مناڵەکەش کە باش پەروەردەی کردووە کارێک ئەکات دیسانەوە بەهەشتیشی بۆ مناڵەکە مسۆگەر کردووە کە خزمەتی خۆی ئەکاتەوە ڕاستە خزمەتی باوکو دایکەکە ئەکات ئەبێتەوە بەهەش بۆ کەواتە هەمومان ڕێگاکانی بەهەش لە بەردەممانایە لە ماڵەکانی خۆمانایە لە پەنامانەیە لەگەڵ باوکو دایکمانە بەڕاستی نیعمەتێکی گەورەش ئینسان مناڵی ساڵح زۆر جار حەساسیەتێک کە بووک لەگەڵ خەسوویە خەزوریە ئەیبێ لە ماڵی خۆیان ئەوەیە کە زۆر جار خەسوو بە سەردەمی خۆی بۆ نمونە وەختی خۆی بەیانی بانگی فەرموچوون بۆ ئاژەڵداری و کشت و کاڵ و پاچەکۆڵە و اینجا نەبوونی و قڕبەسەری و داماوی ئێستا کە بووکەکەی لە دایرەیەکە بۆ نوێژی بیانیەکە تانی بۆ ڕۆ خەوێ و جل و بەرگی زۆر و خواردنی باش و خانووی سەر بەخۆ ئەمشتانە ینی بەجۆرێ تەداخلەکە دەیەوێت بووکەکەشی وەکو خۆی
حەوهەش مناڵ بەخێوکە نازام هەستێت نانی بەیانی بۆ مێردەکەی حازرکە تانی وەڕۆ خەریکی گسکدان و ئەم شتانە بێ تا چەند پێویستە دایک و باوک کە تەمەنێکیان هەیە و پیر ئەبن و ئەکەونن ماڵی کوڕیا کچی خۆیانەوە ڕەچاوی ئەمە بکەن کە قەولێکی دەگوترە ئیمامی عومەر یا ئیمامی عەلی هەیە کە فەرموویەتی مناڵەکانتان بەپی سەردەمی خۆتان ئەوان بۆ سەردەمێکی ئەو بۆ سەردەمێکی تر خوڵقاون ینی بۆ جۆرە هەوڵ مەدە تۆ بە سەردەمی هەفتاکان بڵێ مۆبایلمان نەبینیوە جلمان نەبووە سیارە نەبووە وا ژیاوین ئێستا سەردەمێکە هەموو ئەم شتانە هەیە تا چەند پێویستە دایک و باوک ڕەچاوی ئەم خاڵە بکەن لە 100% پێویستە چونکە دایک و باوک ئەگەر ڕەشاوی ئەو خاڵەکە چۆن مەسەلەن ژیان بڵڕی لەفز و کەلیماتی ناشرینەوە لە بووک و کوڕەکەی یان لەو کەسانەی کە بایەخی پێدەن تێگەیە لە خۆشی تێگەچێت چونکە بایەخ پێدان بە سەردەمی نەوەکانمان بایەخدانە بە خۆمان ئەبێ بزانین ئێمە شەرع شتێکی بۆ دیاریکردوون حرام و حەڵاڵ ڕێپێدراوە قەدەغەکراوە ئەو شتە مادەم لە ڕووی شەرعیەوە ڕێپێدراوە ئەوێ باوکودایکەکانیش بەلایەنەوە ئاسایی بێت بەلایەنەوە قەدەغە نەبێت ینی ئەم چاکن لە لایەکی تریشەوە بێ باوکودایکەکە پێی خۆش بێت کوڕەکەی و بووکەکەی و کچەکەی ئەلحەمدولیلا لە ڕەفاهیەتان چونکە ئەو کات تەمەنی خۆی بۆ ئەوان کردووە بە قوربانی بۆ بێسە خەمبار بێت بێتاقەت بێت خاڵێکەیە کە لە ئینسانە کاتێک کە پیر ئەبێت و پێویستی بەوە بایەخ بێت ئەو ژەوەیە بێ زۆر ئاگای لە زمانی بێت ئاگای لە زمانی بێ لەوەی کە لەسەر شت زۆر نەڕوە تەداخل چونکە ئەوە لە فەرمودەی هاتووە پێ مۆساس فەرمێ من حسن ئیسلامی المرء ترك ما لا یعنی لە جوانی ڕەوشتی مسلمان و جوانی مسلمانبوونەوەیە ئەو شتەی پێوەستی بەوە نیە تەرکیکە یعنی پێویست ناکات لەسەر ڕازاندنەوەی سفرە و خوانەکان و لەسەر گەشت و سەیرانەکان ئەوانە لەسەر هەموو شتێک کۆمنتی هەبێ و قسە بکات و تعلیقی هەبێ و تانە بدا ئەو جۆرە شتانە چونکە ئەگەوا بکە کوردەواری خۆماوە ڕزای خۆی گرانەکە ڕزای خۆی گرانەکات و جەو ئەشێوێن ئەمجا خانەولانش ئارامیەکەی بە هەمووی ئەپارێزێ بە دایکە بە باوکە بە مناڵە بە بووکە بە کچە بە هەموویەتی ئەگەر یەک کەس بێتوانێت تێکی بە بەڵام پاراستنەکەی بە هەموویەتی ئەبێ هەمووی ئارامی خانەولان لان و خانەولانی ماڵیش کە ئارامی تێکچوو خاپەنەبدا ئیتر خۆشی تیان نامێنێ ئیسراحەتی تیان نامێنێ کەس حەز ناکات ڕووکاتە ئەو ماڵە لە لایەکی ترەوە پێویستەکە ئەمەش بزانێن کە ئەو کەسانی باوکیان لایەن باوکو دایکیان لای کەسێکی بەتەمەنیان لای مەژنێ باوکو دایک بێکرێ مامی بێکرێ خاڵی بێ کەس بێت ئەو بەخێوی کات لەلایەنە ئەبێ بزانێت کە ئەویش پیر بووەوە لەوانەیە هەندێک گۆڕانکاری بەسەر زاکیرەیە بێت بەسەر بەهۆی نەخۆشیەوە بێت بەهۆی تێپەڕینی تەمەنەوە بێت وهای لێ بێت کە مەسەلەن هەستی کەم بێتەوە قسە لە خۆ لە شتانە بکە کە ئیشی ئەویش نەبێت بۆی پێویستەکە ئەمیش بە دڵی نەگرێت دڵی گەورەتر بێت سینەی فراوانتر بۆی خێرەکەی نەفەوتێت بۆ ئەوەی ئەو تەمەنێک هەر سەرفیەکە ئەو چاکەی کە هەر ئەیکا ئەو خزمەتەی کە هەر ئەیکا بەخرا بەسەریان نەشکێتەوە لۆمەی یەخەی نەگرێتەوە چونکە هەمومان ئەزانین کە چوونە لای پیرێک زۆر کەم ینی هەیە لە پیرەکانە زۆر وەسفی کوڕکە وەسفی بووکە وەسفی کچکە زۆرێک کەمنەوانە هەر لەوانەیە ئەگەر زەمی ژنەکە هیچ ناڵێت تێگەچون بۆ چونکە باوکەکان بە واجبێکی تەواو واجبی کوڕ و بووکێ زانەبێ خزمەتکەن بۆیە ئەم باوکە هەست بەوە ناکە بڵێ کاکە پێویستی بە دەستخۆشیە پێویستی بە پێزانینە پێویستی بە نرخاندنە پێویستی بەوەیە کە لەفزێکی جوانی لە بەرامبەر ئەو هەوڵماندوو بوون و زەحمەتی کە ئەیکا لە بەرامبەر ئەو دایکا بۆیە بەڵام پێویستەکە گەنجەکان تێبگەن لەوەی کە لەوانەیە بەهۆی ئەوە نەبێ بە ئەنقەز بێت احتیمالێ بەهۆی تێپەڕبوونی تەمەنی بێ بەهۆی نەخۆشی بێ بەهۆی مشکی وابێ بۆ احتیمالەیە کەسێکی کارامەش بوو بێ ئێستا پەکی کەوتووە خەمدەی ڕزاندووە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە هەموو ئەمەش کە باسمان کرد تا ڕادەیەک سەردەمی حزوری و ئامادەی دایک و باوک بووە من پێم خۆشە لە یەک دوو خولەکە لە دووسێ خولەکە باسی دوای مردنی دایک و باوکم بۆ بکەیت چونکە لەسەرەوەش فرموودەی زۆرمان بۆهاتووە و قەولێکی ژێ دەگوترێ عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا ڕەحمەتی خوایان لێبێ زۆر جارە چوو بۆ لای کابرایەک وەکۆڵی خاڵی هاوبەش و خزمایەتیان نەبوو کە لێ ئەم پرسی فەرمووی زۆر جار عومەری کوڕی خەتابی باوکم ئەبینی کە سەردانیە کرد ینی ئەم وەفاداری عەبدوڵڵای کوڕی عومەر زۆر زۆر جوانە بۆ پیاوێکی پیر کە لەبەرەوەی کە هاودەم و هاوڕێی ئیمامی عومەر بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دوعاکردن بۆ دایک و باوک خێرکردن بۆ منە بۆیان نەلواوەیان بۆ منە پاریان نەبوو حەج بکەن عومرە بکەن خێر و خێرات بکەن تا چەند ئەم شتانە ئەچنە خانەی وەفاداریەوە بەرامبەر بە دایک و باوکانمان الحەمدوللا لەناو وڵاتی ئێمە کوردەواریە ئەوە تا ئەندازەیەکی باش لە مناڵەکانە هەیە چونکە چاکەکردن لەگەڵ دایک و باوکە دوای مردن ئاسانتریشە تا کاتی حیاتی خۆیان ئاسانتریشە بۆ ئینسان بۆیە لە سنەتا ڕێپێدراوە
ئەوانەی کە چوونەتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیاریان لێ کردو بە سیغە و شێوازی جۆراوجۆر لە فەرموودا هاتووە فەرموویەتی حەج کە لە پێ ناویە دایک و باوکتا بەڵێ دروستە حەجی بۆ بکەی مەسەن دروستە سەدەقەی بۆ بکەی دروستە هەموو ئەو جۆرەشتانە دروستە بە تایبەتی ئەگەچی لە مۆزوعێک بە مۆزوعێک ئەحکامەکان گۆڕانکاری هەیە لە حاڵێک و بۆ حاڵێکی تر بەڵام بە شێوەیەکی گشتی مناڵ چییە؟ مناڵ بەرهەمی دایک و باوکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموودەکە فەرمی ئینسان کە ئەمرین قەطع عەمەلوه کردارەکانی فەوتێ ینی کۆتایی پێ بەڵام چەند شتێک نەفسی یەکێک لەوانە ئەو وەلد صالح يدعو له مناڵێکی صالحی هەبێ دوعای بۆ بکە بۆ یەکێک لە زانانە فەرمیانە علامەتی صالحی ئینسانەوەی دوعا بە دایک و باوکی بکە بەچیە ئەزانی فڵان کە صالحە دایک و باوکی فەرامۆژ نەکا لە بیری نەکا دوعای بۆ بکە ئەمە چونکە ئەو وەلد صالح يدعو له حەدیثەکە وا فەرموو مناڵێکی صالحی هەبێ دوعای بۆ بکە واتە دوعاکردن بە باوک و دایک علامەتی صالحی ئینسانە مناڵە ئەمە خاڵێکاتە دوعاکردنیان داوای لێبوردن بۆ کردنە قەرزێک کە لەسەری بێ بۆی بدەیتەوە کەسێک کە چاکەی لەگەڵێک بێ سەردانی بکەیتەوە پێزانینی بۆ دەرببڕی و هەروەها لە عیبادەتێک نەزرێک کەفارەتێک شتێک لەسەرەتی نەزرێکی لەسەر بۆی بکەیت کەفارەتێکی لەسەر بۆی بدێتەوە حەجی لەسەر بۆ بەس توانای نەبوو بۆی بکەیت ئەگەر هەتوانەشینە بۆ تۆ ئێستا توانات قەیچەکانەوەی ئەوی حەجێکی بۆ بکڕ حەجێکی بۆ بکە بە عەمەلی خۆت بیکەی یان بە مادی بۆی بکڕیتەوە حەجەکە و هەر لە ڕووی عیبادەتەکانەوە ئەمە لە ڕووی تەعامل و عەمەلی خەڵکەکەیشەوە لە دەوروبەرتە چونکە هەموو کەسێک کە باوکی هەیە کۆمەڵێ دۆست و ئەحباب و خۆشەویستی هەیە ئەم دۆست و ئەحباب و خۆشەویستیشە چاوەڕێ ئەکا ئەم باوکە مناڵەکانی ڕۆژێ لە ڕۆژان کورە مەرحەبایەکی بکە سەلایمێکی لێ بکە سەدانێکی لێ بکە نە لە ڕۆڵە بەخوا لەگە باوکتا ماڵەیەک بین بەڵام تۆ بۆ حواڵێک ناپرسی و تۆ بۆ دیارنی ئەوە تۆ لە کەس ناپرسی کەواتە باوکو دایکەکانمان ئێمە نمونە و نوێنەری ئەوانی لە دوای خۆیان کە ئەوە ئەکرێ بە شێوازێک لە شێوازەکان زۆرجار کوڕ یان کچ دەرکەوتوتر بێ لە باوکو دایکەکەش چونکە زەمانەکەی زیاتر دەرخستن هەیە یان خوێنەواری باشترە یان کەسایەتێکی ڕۆڵگێڕترە لە کۆمەڵگەیە بۆی ئەکرێت چیە بە شێوازێک لە شێوازەکان ڕۆڵ بگێڕێ باوکی زۆر مرتەحەبێ بۆی چە ئەم دوعایە کە خوای پەروەردگار ڕێ پێداوین پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنمایی کردوین و هەروەها لە ڕووی عەمەلیشەوە کە نیشانەی صالح بوونمانە فرامۆشکردنی بەڕاستی نیشانی سپڵەیە نابێ ئێمە سپڵەبین بەرامبەر بە دایک و باوکمان لە حیاتیا وە لە دوای زۆر سپاس دەکەم خۆی گەورە پاداشتی بەخێر بداتەوە لەوە چین و پۆلشمان بژمێرێک کە لەگەڵ دایک و باوکیا باش و بە ڕەحم و بە ئەخلاق و بەڕەوشتن خۆی گەورە پاداشتی بەخێر بداتەوە جزای ئەوەش باتەوە سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان و ڕێخستنی ئەم بەرنامەیە خۆی گەورە بمان کا بە مناڵێکی ساڵح بە باوک و دایکمان مان کا بە باوکێکی بەسۆس بۆ مناڵەکانمان اللهم ئامین زۆر سلام علیکم ورحمة الله بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست کۆتاییمان بەڵقەی ئەم جارەی بەرنامەکە ژێنا کە باس بوو لە فەزڵ و پێگەی دایک و باوک تا بەیگەشتنەوەیەکی تر و لاڵقەیەکی تری بەرنامەکەتان بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ